سڵاوی خوای گەورەتان لێبێ هاوڕێیانی خۆشەویست خوشک و برایانی ئەزیز سەرەتا جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ داواکارم لە خوای گەورە و میهرەبان ڕۆژ و نوێژ و پەرست و تاعاتی هەموو لایەکانی قبول کردبێ. هاوڕێیانی عەزیز و خۆشەویست، ئەم پەیامەم بۆ کوردانی بەریتانیای بەگشتی بە تایبەتتر ئەو کوردانەی لە لەندەن ئەژین و نزیکن لە دەوروبەری لەندەنەوە هەمووان ئاگادارین لە ئێستادا ڕێبەر ئەحمەدی وەزیری ناوخۆ هەرێمی کوردستان هاتوۆتە بەریتانیا بۆ بەشداریکردن لە لووتکەی ئاسایشی سنوور. ئێمە لێرە کۆمەڵێک چالاکوان و کەسایەتی لە هەوڵی ئەوە داین شوێنی مانەوەکەی بدۆزینەوە بۆ ئەوەی وەکو سەرۆکەکەی مەسرور بەرزانی ڕسوا بکرێ، هێلکە باران بکرێ، شەرمەزار بکرێ. هەرگیزا و هەرگیز ناهێڵین ئێوە بێنە ئێرە لێرە بەحەسێننەوە و حەز دەکەم ئەوەش بە پەنابەرانی ئازیز و بە چالاکوانانی خۆشەویست بڵێم ڕاستە ئەو بەشداری بۆ بەشداریکردن لە لووتکەی ئاسایشی سنوور هاتۆتە ئێرە، بەڵام دڵنیاتان ئەەکەمەوە یەکێک لە کارەکانی ڕێگا خۆشکردن و ئاسانکردنی نردنەوەی پەنابەرانە بۆ هەرێمی کوردستان. بۆیە بە هەمووتانەوە هەوڵ بدەن لەگەڵمانە بن، بەشداری بکەن لەگەڵمانە بۆ ئەوەی بتوانین ڕووی ڕاستی ڕەشی ئەم دزوچەتانە بە خەڵکی بەریتانیا و بە حکوومەتی بەریتانیا بناسێنین و وەکو لە ڕابردوو چۆن توانیمانە مەسرور و نێچیر و هەموو ئەوانەی تری هێلکە باران بکەین و شخۆیان بشکێنین کە نیشیانە ئەو شخۆ، بەڵام لە ئەنجامدا ئێمە توانیمانە کارێ بکەین کە ئەمانە شەرمەزار بکەین لێرە و بەڕای گشتی بڵین ئەمانە خەڵکانێکی چەتەن، خەڵکانێکی دزن، خەڵکانێکی بکوژن، لە تیرۆریستترن. ئەوە تا هەمومان بە چاوی خۆمانەی بینین، هەتا ئێستا شیوان شێروانی لە زیندانایە و ئازاد نەکراوە لە پای هیچ. ئەو هەتا هەمومان بینیمان تا ئێستا بکوژانی سەردەش عوسمان و وداد و کاوە گەرمیانی و سۆرانی مامەحەمە نەگیران، دادگایی نەکراون، بگرە هەندێکیان خەڵات کراون. لەبەر ئەوە ئێمە هەرگیز ڕاناوەستین وە بەردەوام ئەبین لەو کارەی دەستمان پێ کردووە و لە هەر کوێ بتان بینین ڕسواتان ئەەکەین، شەرمەزارتان ئەەکەین و ناهێڵین هەرگیز بە ئیسراحەت بێنە ئەم وڵاتانەوە بسوڕێننەوە. هەمووان ئاگاداری ئەوەین لە ئێستادا بارودۆخی هەرێمی کوردستان چۆنە و بە چه ئاخارێکاتی ئەپەڕێ، خەڵکی لەسەر ڕەماش و فولایتێ لەلایەن کوڕی بەرپرسانەوە دەکوژرێ، موچە نییە، داهات نییە، ژێرخان و سەرخانی ئەو وڵاتە لەلایەن ئەم چەتانەوە ئەدەزرێ. بۆیە هیوادارم هەمووان بتوانن لەگەڵمانە بەشدار بن. ئێمە لە هەوڵی دۆزینەوەی شوێنی مانەوەی ئەم چەتەین و دڵنیا بن لەوەی هاوڕێیان ڕێبەر ئەحمەد کەسی دووەمی ناو حکوومەتە شەقوشڕەکەی مەسرور بەرزانیە، جگە لە مەسرور بەرزانی کە سەرۆکی حکوومەتەکەی و کەسی یەکەمە لە دوای ئەو خوبات تاڵەبانیش بەقەی پەنجەیەکی ڕێبەر ئەحمەدی بەدەستنیە کە وەزیری ناوخۆیە. لە ئەوە دڵنیا بنەوە ڕسواکردنی ئەم جۆرە کەسانە کارێکی پیرۆزە، ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانیە. بۆیە داوا لە هەموو کوردێکی بە شەرەف ئەەکەم بەشدار بن و دڵنیاتان ئەەکەمەوە لە ئایندەیەکی نزیکە هەر کە شوێنمانزانی ئاگاداری شوێنەکە بڵاوەکەینەوە چ شوێن چ کاتەکەی. هیوادارم هەر بە ڕێز و خۆشەویستیەکیش زانیاری لایە لەسەر شوێنی مانەوەی ڕێبەر ئەحمەد تکایە بۆمان بنێرن، ئێمە بەردەوام ئەبین لەو کارەی کە دەستمان پێداوە. ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان، هیوادارم زۆرترین کەس لەگەڵمانە بەشدار بن.